ئەمڕۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی خنکانە لە دنیاە لە جیهانە بۆ کەسانی تر هەر کەسە بە شێوازی جیاواز و بە هۆکاری جیاواز لە ئاوەکانە ئەخنکێت ئەم ڕۆژیان بۆ تەرخان کردووە. ئێمەش میوانداری بەڕێز ڕەوەند بەختی گوتەبێژی بەرگری شارستانی سۆرانمان کردووە. کاک ڕەوەند بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. خۆشحاڵم خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر سەردانی سۆرانەکە. سۆران ناوچەیەکی گەشتیاریە، ناوچەیەکی فێنک و خۆشە، ژمارەیەک ڕووباری تایە. حاڵەتەکانی خنکان لە سۆران بەرزە 11 کەس خڵکاوە، ینی بەپێی ئامارەکانی خۆتان. ڕێنمایەکانی حکوومەت یاریمی کوردستان چی بووە بۆی کە ئەو حاڵەتانە دووبارە نەبێتەوە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە مهرەبان، سپاس بۆ ئێوە کە لەم ڕۆژەدا پەیامی هۆشیارکردنەوەی خەڵکتان هەڵگرتووە و یارمەتی ئێمە دەدەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆ ڕێگریکردن لە حاڵەتی خنکان و ڕێگریکردن لەوەی لە حاڵەتەوە ببێ بە دیاردا. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ڕێنمایەکانی دیارە و جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە ئێمە تەواوی مەرجەکانی سەلامەتی گشتی لە شوێنە گەشتیاریەکاندا بنین و لە هەموو ئەو شوێنانەی کە مەلەوانی تێدا قەدەغەکراوە یاخود مەترسی دروست دەکات لە سەرجانی هاوڵاتی و گەشتیاران ئێمە تابلۆی ئاگادارکردنەوە هەڵبواسین و لە زۆربەی دەواازەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش ئێمە لە ڕۆژانی پشوو جەژن و بۆنەکان کە خەڵکو و گەشتیارێکی زۆر و لە ناوچەکانی ئێمە دەکەن ئێمە لە دەواازە سەرچیەکان هەوڵ دەدەین تیمەکانمان ئامادەیان هەبێت و ڕێنمایی بە گەشتیاران بدەن کە ئاگاداریان بکەنەوە مەلەوانیکردن لە ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران مەترسیدارە، مەترسی لە سەرخۆیان و خانەوادەکەیان دروست دەکات، بەڵام بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پابەر نابن و قوربانی لێ دەکەوێتەوە. باش، ینی ئەو هەموو ڕێنمایەتان هەیە، ڕێنمایەکان لە شوێنانەی کە شوێنی مەلەکردنە خەڵک مەریتیا کا خۆی فێنکە کاتەوە ڕێنمایی دنیاتان داناوە کە نابێت لەم شوێنەیە مەلە بکرێت و تیمەکانتان بەردەوام خەریکی گەڕان سەرقاڵن. ینی بۆچی گەشتیار هەیە هەراخنکی؟ ینی بۆچی ئەم حاڵەتانە دووبارە بنەوە لە کاتێک ئەو هەموو ڕێنمایی هەیە، ئەو هەموو تیمەتان بڵاو کردێتەوە بۆ شوێنانی کە شوێنی مەلەکردن؟ بەڵێ هۆکارەکان جیاواز و هەمەجۆرن. بەشێکی هۆکارەکان شارەزانەبوونی هاوڵاتی و گەشتیارانە کە سەردانی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران دەکەن، لە شارەزاییان بە ڕووبارەکانی سنوورەکەمان و هەروەها فێربوونیان لە مەلەوانگەیەکی داخراو یاخود لە زەیەکان لە ئاوێکی وەستا و ئەمە هۆکاری ئەوەیە کە کەسێک گەشتیارێک خۆی بە مەلەوانێکی باش دەزانێت بەڵام نازانێت و ناتوانێت لە سنووری ڕووبارەکانی ئێمە مەلەوانی بکە، چونکە ڕووبارەکانی ئێمە ڕووباری پلەی گەرمیان زۆر نزمە، واتە بە شێوەیەکی گشتی ئاوەکە ساردە، ڕووبارەکان پڕن لە پاشماوە تەڵدر و پاشماوەی ترکە ئەبێ زۆر دەبێت هۆکاری ئەوەی مەلەوانێک گیر بخوات و بخنچە یاخود ڕووبارەکان لێڵن بەهێزن، شەپۆڵی تێدایە، ئەشکەوتی تێدایە، هەموو ئەوانە هۆکارن لەوەی ئەگەر مەلەوانێکی شارەزاش بی بەڵام لە مەلەوانگەیەکی داخراو لە ئاوێکی وەستا و تۆ فێری مەلەوانی بووبی ناتوانانی لەو ڕووبارانە مەلەوانی بکەیت. تەنانەت خەڵکی ناوچەکەش بە شێوەیەکی باش زۆر جار تووشی مەترسی دەبن لەبەر کەچی لەو ڕووبارانەش فێری مەلەوانی بوون، بەڵام لە هەمان کاتدا توانای بەرەنگاربوونەوەی بەهێزی ئەو ئاوەیە نییە کە لە ڕووبارەکانی ئێمەدا هەن و بەشێکی تریشی ئاگادارنەبوونی دایکان و باوکان. بەشێک لە حاڵەتەکان بەهۆی ئاگادارنەبوونی دایکان و باوکانە لە منداڵەکانیان کاتێک لە شوێنێک جاچ لە شوێنێکی گەشتیاری یاخود لە ڕووبارەکان بە مەبەستی گەشت ڕوو لە قەراغ ڕووبارەکان دەکەن، ئاگادارنەبوونیان لە منداڵەکانیان هۆکاری خنکانە لە سنووری بەڕێوەبەراتیمان. باشە بەڕێزڕەوەن لە ئەگەری ئەوەی کە گەشتیارێک لە ناو ئاوێکە چوزانم گیر بخوات دووچاری خنگان بێتەوە، چۆن گەشتیارانەوە ئاگدارەکەنەوە؟ تیمی تایبەتان هەیە لە شوێنەکان ئاگادار بێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران یاخود ڕوونتر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نزیکەی 1000 کیلۆمەتر ڕووباری هەیە بە شێوەیەکی گشتی دەڵێم. بۆیە 1000 کیلۆمەتر تۆ پارێزگاریکردن لە 1000 کیلۆمەتر بۆ ئێمە ئەرکێکی زەحمەتە. ئێمە چەند تیمێکی مەلەوانیمان هەیە لە سنووری قەزای سۆران، لە سنووری قەزای سۆران تیمێکی مەلەوانیمان هەیە، لە سنووری قەزای مێرگەسۆر بە هەمان شێوە تیمێکی مەلەوانیمان هەیە و هەروەها لە ڕۆژانی پشوو لە ڕۆژانی قەڵەباڵغی ئێمە تیمەکانی تری بنکەکان گەڕان و سووران دەکەن بەسەر شوێنە گەشتیارەکان، ڕێنمایی بە گەشتیاران دەدەن، ئاگاداریان دەکەنەوە. لە کاتێکش لە حاڵەتێکی خنکان دروست بێتن ئەوان پەیوەندی بە تیمەکانی ئێمە یاخود بە ژووری کۆنتترۆلی ئێمە بە ژمارە 115ەوە دەکەن و ئێمەش بە زووترین کات دەتوانین فریان بکەین. بەڵام وەکو دەزانین حاڵەتی خنکان لە ماوەی کەمتر لە 3 خولەک هاوڵاتیەک دەخنچێ، بۆی ئەگەر تیمەکانی ئێمە وجودیان لەو شوێنە نەبێت کە حاڵەتی خنکانی تێدا ڕوودەدا، ئێمە ناتوانین ئەو هاوڵاتیە بە زیندوی ڕزگار بکەین، چونکە لە کەمتر لە 3 خولەک قوربانیەکە لە نێو ئاوجیان لە دەستدا. بەڵام زۆر جار دەبینی تیمەکانی ئێمە لە شوێنێک بوونە هاوڵاتی مەترسی لە سەرژیانی دروست بووە،
تیمەکانی ئێمە بە زووترین شێوە توانیتیان کەسەکە ڕزگار بکەن و لە مردن. باشە ڕێنمایەکان تەنیا لە چوارچێوەی هەڵواسترا و نووسین دامێننەوە کە نابێت لەم شوێرانە شوێنی قەدەغەکراوە مەلیتیا بکرێت یاخودەوەی ڕێگریەکرێت لە مودووە. بە شێوەیەکی گشتی ئێمە هەموو جۆرە ڕێگایەک بەکاردێنین هەر وەسیلێک و ڕێگایەک بەردەستمان بە ئێمە بەکاری دێنین بۆ ئەوەی ڕێگری بکەین لە حاڵەتی خنکان و لە زۆربوونی ژمارەی خنکان ڕێنمایی دەدەین بە شێوەیەکی گشتی ڕێنماییان پێ دەدەین تیمەکانمان بەردەوام دەگەڕێن بەسەر شوێنە گەشتیارەکان و زۆربەی ئەو شوێنە گەشتیارانی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمساڵ بەشێکی زۆریان پابند کراون بۆی مەرجەکانی سەلامەتی دابین بکەن و ئەو شوێنانی کەگە مەلەوانگەیان شوێنێکی تایبەت بە مەلەوانیان هەیە پێویستە کارمەندێکی مەلەوانیان هەبێ وەکو چاودێر بەردەوام لەوێ بێ بۆ ئەوەی خەڵکەکە ئەگەر کەسێک مەترسی لە سەرجیانی دروست بۆ هەوڵی ڕزگارکردنی بدا یاخود ڕێنماییمان بە شوێنە گەشتیارەکان داوەکەوە ڕێگەنەدەن گەشتیاران بەبێ هێلەجی خۆپارێزی و کەلوپەلی خۆپارێزی گەشتیاران مەلەوانی بکەن یاخود بە شوێنی مەلەوانگەی منداڵان جیاواز بێ لە شوێنی مەلەوانگەی بەتەمەن بۆ ئەوی منداڵان مەترسی لە سەرجیانیان دروست نەبێتن هەموو ئەو ڕێنمایانە ئێمە لە شوێنە گەشتیارەکان هەوڵمانداوە جێبەجێ بکەین بەڵام وەکو پێشتر باسم کرد سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران زیاتر لە 1000 کیلۆمەتر ڕووباری لێە ئێمە ناتوانین بە درێژایی 1000 کیلۆمەتر پاسەوان دابنین ئەگەر لە هەر کیلۆمەترێک پاسەوانێک دابنین کەواتە ئێمە پێویستمان بە 1000 کارمەندە ئەو 1000 کارمەندە پێویستە مەلەوان بێت تۆ کاتێک پاسەوانێک لە شوێنێکدانەی پێویست ئەمەش مەلەوان بێت بۆ ئەوی هەوڵی ڕزگارکردنی هاوڵاتی و گەشتیاران بدە بۆیە باشترین ڕێگا هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بەوەی کە ئاستی خودپارێزیان بەرز بێتەوە پابندی مەرجڕێنمایەکانی ئێمە بن لە شوێنێک کە تابلۆمان داناوە کەواتە ئێرە بە جددی مەترسی لەسەر ژیانتان دروست دەکات هەوڵ بدەن دوور بکەونەوە لە مەلەوانیکردن لەو شوێنانەی کە تابلۆمان لێداناوە زیاتر ئێمە ڕێنمایی گەشتیارانمان دەکرد بەوەی سەردانی شوێنە گەشتیارەکان بکەن ئەگەر بە شێوەی 100% نەبێ بەڵام بە ڕێژەی شوێنە گەشتیارەکان باشترن بەشێک لە مەرجەکانیان دابین کردووە هەندێک لە شوێنەکان 100% مەرجەکانیان دابین کردووە بە شێوەیەکی گشتی شوێنە گەشتیارەکان سەلامەتتر دەبن وەکو لەوەی لە شوێنێکی چۆڵتۆ خۆت و خانەوادەکەت بیمەلەوانی بکەی و شارەزای ئەو شوێنەش نەبی. بەڕێز ڕاوند بەغدید دەبێژی بەرگری شارستانی سۆران سوپاس بامان دەبوونی بەڕێستان کاگراوە بەخێر بێت.